بەڕێوەبەری دەستگای فریاگوزاری فێدراڵ دیان کریسوێل و بەرپرسانی تری حکوومەتی فێدراڵی ڕۆژ یەکشەممە گەشتێکیان بەناو زیانەکانی ئاگرکەوتنەوەی کێوی ماویان کرد و گوتیان تاکوتایی لە هەموو هەنگاوێکدا لەگەڵتاندا دەبین. خانەوادەکان یارمەتی یەکترە دەن، بەڵام لێرەدا زیانێکی زۆر هەیە. پێم وایە لە ڕۆژانی داهاتوودا ژمارەیەکی بەرچاو زیاتر دەبین لە کاتێکدا فیما و ئاگرکوژێنەوە و پۆلیسی شاری ماوی کارەکانیان ئەنجامەدەن. کریسوێل و جۆرج گرین فەرمانڕەوای هاوایی سەردانی ناوچە زیانلێکەوتووەکانیان کرد و تەواوی ڕۆژەکە لەگەڵ دانیشتوان و تیمەکانی بەهانەچووندا قسەیان کرد. گرین و ئیرانیەکانی وەک ناوچەی جەنگ وێنا کرد و ڕایگەیاندووە ژمارەی کوژراوان کە گەیشتووەتە 93 کەس بەردەوام زیاد دەکات. ئەوەی ئێمە دەشی بینین خۆراگریەکی ڕاستەقینەی کۆمەڵگەیە کە یەکیان گرتووە و چۆن ئەو پێکەوە بوونیان یارمەتیان دەدات لەم کارە ساتە ترسناکە بێنەوە سەرخۆ و ئەمە بکەنە شوێنێکی باشتر لە داهاتوودا. دەمەوێت خەڵکی ماوی ئەوە بزانن لە هەموو هەنگاوێکی ڕێگەکەدا لەگەڵتان دەبین بە درێژایی ئەم پرۆسەی هەستانەوە و هاتنەوە سەرخۆیەدا. ڕۆژی سێشەممە ئاگرێکی خێرا کەنارەکانی باکووری ڕۆژاوای ماوی گرتەوە و شارۆچکەی مێژووی هاوینە هاواری لاهینای وێران کرد. گرین دیسەوە بەڵێنیدا لێکۆڵینەوە لە چۆنێتی وەڵامدارانەوەی ئاگرەکە و سیستەمی ئاگرکردنەوەی فریاگوزاری بکات پاش سکاڵای هاوڵاتیان.